سلااوڕێز هاوڕێ نیوەدارم باش بن. ئەمڕۆ لە بەلجیکا دەنگدانە، بەڵام دەنگدانێکی جیاواز. ئەو بینایی لە پشتمەوە دەیبینن، ئەوە شوێنی دەنگدانی منە. دەمەوێت چەند شتێکی ورتان لە بۆ باسکەم. لە بەلجیکا چەند شتێکی زۆر جیاواز هەیە لە هەموو دەنگدانەکانی کوردستان. گرنگترین شت ئەوەیە لێرە ئینسان لەسەر بیر و باوەڕ دەنگ دەدا، لەسەر ئەوە دەنگ دەدا چێ خزمەتی دەکا لە چەند ساڵی داهاتوو. وەکووتمان ئەمڕۆ دەنگدانی شارەوانیە و جیاوازیەکان زۆر بەڕوونی دیارە. یەکەم شتێک کە بۆ دێتن 15 ڕۆژ بەر لە دەنگدان، کارتێکی بەم شێوەیە کە ئەمە کارتی دەنگدانە، کارتی دەنگدانی شخصی منە. ئەبەو شێوەیە بۆ دێتن، دێتە ماڵەوە دەنگ دەدەی. و چەند شتێکی جیاواز ئەس دەکەم لێرە باسی بکەم بۆتان کە زۆر جیاوازە لە کوردستان. خاڵی یەکەم هاوڕێیان وەکو دەبینن، نە کاندید دەبینی، نە کادری حیزبی دەبینی، نە پڕۆپاگەندەی هەڵبژاردنیش دەبینی، نە خەڵک دەبینی لەسەر ئەو کۆرانانە بوەستن بێتن کارتی دەنگدانن یان هەوڵ لە دەنگت بکڕی. زۆر بە شێوازێکی ئاسایی و یاسایی لەم بینایە دەچێ ژوورەوە کە من 2 داقەیتکە دەچم ئەو بینای شارەوانی بڕۆکسلا. لێرە دەچمە ژوورەوە 2 داقەیتر دەنجی خۆم دەدەم. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە زۆر گرینگە، لێرە وەکو وتم خەڵک لەسەر بیر و باوەڕ دەنگ دەدا و لەسەر ئەوە دەنگ دەدا چێ خزمەتیان دەکاتن. یعنی ئەم دوو خاڵە زۆر گرینگە. بۆ ینی بە هیوام خەڵکی مە لە کوردستان هەمیان بستنە سەر سندۆقەکانی دەنگدان، دەنگ بدەن بەو خەڵکانەی کە خەڵکی باشن و دەنگ نەدەن بۆ دەسەڵاتێک کە 30 ساڵە دزی جەردەی چەتەی بەرامبەریان دەکات. بۆ هەرویستم ئەوە نیشانیەوە بدەم کە دەنگدان لێرە لە بەلجیکا چەند ئاسانە، نە کادری حیزبی، نە کاندید، نە قەرەباڵغی، هیچ. تەنها دەچێت ژوورەوە وەکووتم کارتێکی لەم شێوەیەت هەیە، ئەوە کارتی دەنگدانی منە. 2 داقەیتە دەچمە ژوورەوە بە ئاسایی دەنگەکەی خۆم دەدەم بەو هێزەی کە خۆم دەمەوێتن و دەنجی پێ بدەم. سپاستان دەکەم. بۆیە بڕۆن بۆ دەنگدان، دەنگ مەدەم بۆ دەسەڵاتە چەتەیەی. لەناو هەموو هێزەکانی تر خەڵکی باش و جوان هەیە، دەنجیان پێ بدەن. کاتەکی خۆش.